من یاسین علی محمود خاوەنی کارگەی ڕاشی سروشتی پشدەر کە ئێستا لە شاری قەڵازێ هەیە. نزیکەی 2 ساڵە ئەو کارگەمان داناوە. سەرەتا دوکانێکی ئاسایی بوو و ڕاشیمان دەفرۆشت، بەڵام دوایی پەرەمان پێدا و کردمانە کارگە. جا بۆ نزیکەی ساڵێک دەبێت ئەو کارگەمان دامەزراندووە و ئێستا دابشکردنمان هەیە بەسەر مارکێتەکاندا. سەرەتا کە دێن فەردەکە کونجێکی کاڵە نەبرژاوە بەڵام پاکراوە، چونکە کونجی پەلکێکی پێوەیە مەرجە ئەو پەلکەی لێ بکرێتەوە. دوای ئەوە ئەو کونجە شۆراوە ئەنجا ویشی کراوەتەوە، دوای ویشیکردنەوە دەبرژێنرێ، دوای برژاندن سار دەکرێتەوە، دوای ئەوە ئەیکەینە ناو دەستگایەکە. ئەنجا ئەو دەستگایە بریتە لە 2 بەرد کە کاتی خۆی ئاشە بۆ 1 ئاشە بووە. جا بەردی یەکەم دەیهاڕێت بۆ بەردی دووهەم، بەردی دووهەم جوانی دەکات و ئەو کاتێ ئامادەیە بۆ خواردن. ڕاشی لە کۆتایی مانگینەوە لە سەرەتای مانگیدەوە بازاری دەست پێ دەکات، چونکە کەشەوە بەرەو سەرما دەڕوات، ئەو کاتە خەڵک زیاتر خواستی لەسەر دەبێت و داواکاری زیاتر دەبێت. و ئێستا ئێمە وەکو دابشکردن دابشی دەکەین بە مارکێتەکانی قەڵازێ و دەوروبەری قەڵازێ و هەتا ڕانیە و حاجیاوە و چاقورنا ئێمە دابشکردن و تەوزیعاتمان هەیە و باشە تەڵەبیات و خواستێکی باشی لەسەرە. ئەوە ئەو نیوچیلێنێ بەسەرچە جیان 1500 مشتریەکانمان کە دێن لە ئێستادا هەیە چاوی لێکە لەبەر چاوی خۆی دەیهاڕین و دروست دەکرێت، بۆیە مشتری هەیە دەبە نیوچیلۆیی دەخوازێت یاخود کیلۆیی یان کڕیاری وامان هەیە شوشە لەگەڵ خۆی دێنێت. پێخۆشە ڕاشیەکەی بۆ بکەینە ناو شوشەوە و زۆر دڵیان پێخۆشە، چونکە خواردنەکە خواردنێکی تەندروستە. لەو کارگەیەدا جگە لە خۆم گەنجی کەش سوودی بینیوە لێرە، چکە لێرە کار دەکەن و ئیش دەکەن و ئێمە تاکو سوود بە براجوتیارەکانیش بگەێنین، بەڵام پێویستە لەلایەن حکوومەتەوە هاوکاری بکرێن بۆی کە بتوانین کونجیان لێ وەربگرین و کار ئاسانی بتوانین ئەو دەستگایانە بە ئاسانی بەدەستبێنین. ساڵانە زەریبەیەک دێتە سەر کارگەکان، بەڕاستی پارەکەی زۆرە و زەریبەکەی زۆرە و لێساژە بازار لە ئاستی پێویستدا نییە. بەرنامەمان هەیە دەستگا بێنین لێرە بۆ دروستکردنی زەیتی گڵۆبڕۆژە و زەیتی ڕەشکە و زەیتی کونجی لە ئایندەدا ئومێدمان هەیە ئەو دەستگای بێنین و بە هەمان شێوە لە بەرچاوی خەڵک دروست دەکرێت. لە کاتی مامەڵەدا مامەڵەیان بۆ ئاسان بکرێت، زەریبە کەم بکرێتەوە، هەندێک ڕۆتینیات هەیە کەم بکرێتەوە.